سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش. تەوەری ئەمڕۆمان تایبەت کردووە بە پێست. ئەو کێشانە چیە کە تووشی پێستمان دەبێت بە تایبەتی لە وەرزی هاویندا. دەشمانەوێت زیاتر باس لە خاڵە ڕەشەکان بکەین و دروستبوونی ئەو خاڵە ڕەشانە کە لەسەر پێستمان دەردەکەوێت. بۆ باسکردنی ئەم بابەتە میوانداری دکتۆرەیەکی ئەزیزمان کردووە، ئەویش دکتۆرە ژوان ئەمجەد کەمال، پسپۆڕی پێست و جوانکاری. دکتۆریان بەخێر. زۆر سپاس زریان خان، زۆر سپاس بۆ بەرنامەکەتان و هەروە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەشتان زۆر سپاس دەکەین. سپاس بۆ تۆش. دکتۆریان سەرەتا دەمانەوێت باس لەوە بکەین لە وەرزی هاویندا بە چ ڕێگەیەک بتوانین پارێزگاری لە پێستمان بکەین کە جوانتر دەرگێت و تووشی کێشەکانی پێست نەبین. زریان خان، وەکو لە وەرزی هاوی نازانین کە گەرمایەکی زۆر هەیە بە تایبەتی لە وڵاتی ئێمە، با بڵین وشکە گەرمایەکیشە، هیچ ڕوتوبەتێکی تیانە و تیشکی خۆری زۆر بەخۆتمان هەیە. باشترین شت ئەوەیە کە پارێزگاری لێ بکەین بە چەند ڕێگایەک. لە فەسڵی هاوین و با بڵین فەسڵی دەرەوە و گەڕانە چەند ڕێگایەک هەیە بۆ خۆپارێزی. لە هەمووی گرنگتر ئەوەیە لە کاتە گەرمەکانە، با بڵین لە سەعات 10 بەیانی تا 4 عەسر، ئەمە گرمترین کاتە. ئەگەر ئیشێک زۆر زەرور نەبوو یان با بڵین زۆر پێویست نەبوو، لەو فترەیە خۆت بپارێزی لە ماڵەوە باشترین ڕێگایەمەیەکێکە لە ڕێگاکان. ئەگەر ناچین هەمومان ئیشمان هەیە ئەتوانین ینی ناچین کە بڕۆینە دەرەوە، بەڵام پێویستە دژەخۆر بەکاربێنی، چکە گەرماکەمان زۆر ینی بەقوتە لەو فترەیە. دیشکە سەر و بنەوەشەکان زۆر بە ئاسانی تاسیرەکات لەسەر پێستمان، تەنانەت لە ناوماڵیشە هەتا ئەتوانی بەکاری بێنیت ئەگەر تااقەتت هەبێت دژەخۆرەکە. بێجگە لەوە چەند ڕێگایەکی تری خۆپارێزی هەیە، چکە هەر دژەخۆرێکێک نییە لە ڕێگا سەرەکیەکان و بڵین ئیتر بەما پارێزگارێکی تەواو ئەکەین لە دەموچاومان یان لە هەر شوێنێکی لەشمان. با بڵین کەسانی کە ئەچنە قراغی بەحر و ئەچنە گەشت و ئەوانە پێویستە دژەخۆرەکە لە هەموو لەشی بە و باشترین ڕێگاش کە بەکاری بهێنێ، با بڵین چارەکێک بۆ نیو سەعات پێش چوونە دەرەوەیە بۆ ئەوەی تا ئەچێتە دەرەوە ئەو دژەخۆرە ئیش بکات لەسەر پێستی و پارێزگاری لێ بکات. و هەروەها بەکارهێنانی کڵاو، بە تایبەتی ئەو کەسانی کە با بڵین ئیشیان هەیە لە دەرەوە، ئەوانەی بڵین جادەکان پاک ئەکەنەوە، ئەمانە ئەگەر هەر هیچ نەتوانێت بکات ئەتوانێت کڵاوێک بکاتە سەری، ئەو کاتە بە گشتی هەموو دەموچاوی ئەپارێزێت لە ڕاستەوخۆ بەرکەوتنی دژەخۆرەکە. ئەمە ڕێگایەکی ترە. ڕێگایەکی تریش بۆ خۆپارێزی بەکارهێنانی عینەکە. عینەک بە تایبەتی ئەوانەی کە فیلتەری ئەڵتراڤایۆلێتەکەن، ینی دشکی سەر و بنەوەشتەی ئەەکەن کە دوو جۆرمانەیە A و B. ئەو بەکارهێنانی ئەو عینەکانە زۆر پارێزگایی هەم لە چاوت هەن با بڵین لە پێستی چواردەوری چاویش دەکات. ئەو عینەکەی کە بەکارێنین بۆ بەرتشکی خۆر ئاساییە هەر جۆرە عینەکە بەکە بەکار بهێنرێت یاخود نەخێر دەبێت عینەکی تۆبی بێت و لەلایەن پزیشکی ئەزیزەکان و نووسرابێت. با بڵین خۆی لە ناو خەڵکەوە باسەکەڵێ عینەکی تۆبی ینی بۆ چاوکەسیە، ئەمەیان نا ئەمە نا. با بڵین ئەو بێ ئەو عینەکانە بەکاربێنێت کە فلتەری ئەڵتاڤایۆلێتەکە، یعنی ئاتن کە ئەیکڕی لەو شوێنانە، با بڵین لە شوێنە ئۆریجیناڵەکان بیکڕی باشترێکە، خۆی لەسەری نووسراوە کە فلتەری چنێک ئەڵتاڤایۆلێتت بۆەکە. ئەو جۆرە عینەکانە ئیسفادەیە، نەک ئەو عینەکانەی کە بڵین ڕەنگیان تاریکە یان قاوەیە جای وایە هەر ڕەنگە بەکار هاتۆ لە دروستکردنی شاشەکە و هیچ پارێزگارێک نە بە چاوت نە بە چاودەری چاویش دەکەێنێت. یعنی باشترە ئەو عینەکان لە شوێنێکی باوەڕپێکرا و بکڕێن کە خۆی بە شێوەیەکی ئۆریجیناڵی لەسەری نووسراوە کامە فلتری ئەڵتراڤایۆلێتەکەت بۆەکە. بەڵێ دکتۆرە باس لەوە بکەین بەکارهێنانی دژەخۆر. بێگومان سوودیشی هەیە و زمە ئێزیانیشی هەیە بۆ هەنێک کەس کە بەپێی کەسەکان دەگۆڕێن و توێژینەوەیەکی ئەمریکیش دەری خستووە کە بەکارنەهێنانی دژەخۆر بە تایبەتی ئەو کاتانی کە دەچیتە دەرەوە دەبێتە هۆی کەمبوونەوەی ڤیتامین دی لە جەستەماندا. بەسێکی ئەمامان بۆ بکەیت. با بڵین ئێمە هەمومان بە نەخۆشەکان ئەڵین هەر لە مناڵیەوە هەتاوەکو گەورە ڕێنماییەکەین کە دژەخۆر بەکاربێنێ. یەک شتێک هەیە ئەڵێ سوود و زیانی. با بڵین سوودەکەی زۆر زیاترە لە زیانەکەی. ڕاستە زیانێکی هەیە ئەڵێ بەکارهێنانی زۆر لەوانەیە ڤیتامین دی کەم بکاتەوە، بەڵام ئەمە لەو کەسانەیە ڕوئەیات ئەگەر ڕووبات کە زۆر تەمەنیان هەیە، یعنی ئەو کەسانە خۆیان ئەسڵەن ڤیتامین دییان کەمە و زۆر دژەخۆریش بەکاربێنی احتیمال هەیە بەهۆی بەکارهێنانی دژەخۆرەکەوە کەمیەک دروست بێرە لەشیا بەهۆی ڤیتامین دیەکەەوە، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بڵین لەبەری ئەم زیانی هەیە دژەخۆر بەکارنەهێنین نەخێت، چکە ئەو سوودەی کە بێ وەری ئەگریت هەم بە ڕێگا پارێزەکانی تر لە تشکی خۆر و هەم بە بەکارهێنانی دژەخۆر زۆر زیاتر لە زیانەکانی، چکە ئەگەر با بڵین ئەو کەسەی بەکاری ناهێنێت
ئەگەر هەردووکی حسابکەین تەمەنیان چەند ساڵ بێت دوو کەس ئەوەی بەکاری هێناوە و ئەوەی خۆی پاراستووە لە تیشکی خۆر ئەگەر بە گشتی سەی ڕوخساری بکەی ڕوخساری زۆر فەرقی لە کەسێک کە هیچ بەکاری هێنا و بە هەمان تەمەن بۆ نمونە ئەوەی کە ئیش ئەکا لە بەرخۆر با بڵێ ئەوی فەلاحەت ئەکا کەسێک ئەبینی سیرەکەی تەمەنەکەی ئەسڵەکەی زۆر کەمترێکە لەگەڵ ڕوخساری چۆ بۆچی لەبەر هیچی بەکارێن هێناوە ئیشەکەشی وای بۆ گونجاوە کە زیاتر لە بەرخۆر بووە لەبەرەوە زیانی زۆرە یەکێک لەوانە زیانەکانی چێ دەرکەوتنی نیشانەکانی پی چرچوولۆچی لەسەر دەموچاو یەکێکە لەوانە دەرکەوتنی پەڵی قاوەی لەسەر پێست کە ئەمە هەم لە گەنج هەم لە پیر تا بەرەو پیریش ڕۆی زیاتر دەرەکەوێت لە داهاتووە یعنی لەوانەیە دەرکەوتنی ژێرپەنجەی پێست کە چەند جۆرێکی هەیە ئەوانەی کە تیشکی خۆریان زیاتر بەرکەوتووە زیاتر تووشی ئەو حاڵەتە بن لە تەمەنە پیرەکانە هەستی پێکەن با نمونەیەکی تریش بێنینەوە ئەوانەی کە زیاتر ئەچنە خراحی بەحر و گەشت و ئەمانە زیاتر خۆلیانە با بڵین لە وڵاتی ئێمەنا لە وڵاتانی کە زۆرتر جلەکانیان دیارە بۆ شکڵە سێریکە هەمووی پشتیان پەڵەیە و ئەتا با بڵین باسیشی بکەین دەرکەوتنی خانە ژێرپەنجەیەکانی پێست لەوانە زۆرترە بە تایبەتی کەسێک کە خۆی نەپاراست بێ ئەگەر هاتوو دژە خۆرێکی بەکارهێنابێ لەو کاتی ڕۆیشتووە زیاتر خۆی پاراست بێ با بڵین چەترێکی بەکارهێنابێ کڵاوی بەکارێنێ ئەمە ڕێژەکە کەمەکاتەوە بەڵام ئەوانەی کە هیچیان بەکارهێنابێت لە تەمەنە پیرەکان و لە سەر و 56 ساڵەکانەوە دەرکەوتنی ژێرپەنجەی پێستەکانیان زیاتر لێ دەرەکەوێت لە کەسێک کە بەکاری هێناوە کاتە بەگشتی با بڵین بەکارهێنانەکەی زۆر ئیسفادەی زۆرترێکە وەک لە بەکارهێنانەکەی بەڵێ بەکارهێنانی دژە خۆرەکە چەند و چۆن بێت چۆنێتی بەکارهێنانەکەمان پێ بڵێ چۆنێتی بەکارهێنانەکە مەرجە کەسێک ئەچێتە بەرخۆر کاتێکە داوامێکت هەیە دەچیتە دەرەوە خۆر لێت ئەدا مەرجە ئەو کاتە دژە خۆر بەکاربێنی یاخود پێویست ئەکا لە ناو ماڵیش دژە خۆر بەکاربێنیت باش شتێک بڵین ئەگەر بتەوێت هەتاوەکو دنیا ڕووناک بێ وەتاوەکو خۆرمان هەبێ هەتا ئەگەر باران و هەوریش بێت ئەوێ دژە خۆر بەکاربێنی بەڵام بەگشتی ئێمە لە ڕاستیە شکرین ئەگەر خەڵک بەکاری بێنێت تەنانەت بۆ دەرەوەش کاتی جرە خۆرەکە ئەمە ڕاستیەکەیە ڕاستە لە ناو ماڵە خۆر ئەینە شتێت لە ڕۆژێکا کە هەورە ڕاستەکەی خۆر نابینی با بڵین ڕێژەی لە سایە هەشتای تیشک ئەگاتە سەرزەوی کەواتە ئەتوانی ڕێگە ڕاستەکە ئەوەیە کە لە ناوماڵیش هەتا پێت ئەکرێ بەکاری بێنی ئەوە بۆ دەرەوە با بڵین لازمە و بڵین ئیجباریە کە بەکاری بێنی و ئەگەر ئیشە زیاترە لە دەرەوە با بڵین بۆ مەلە ئەچیت با بڵین بۆ ئیشێکی دەرەوەت هەیە و زیاتر کەسێکە مهندیسێکە با بڵین کرێکارێکە لە دەرەوە ئیشێکی بەرخۆری هەیە ئەمە ناحێ علمیەکەی ئەڵێ بە 2 ساعات جارە دووبارەی بکاتەوە چکە تا 2 ساعات لەو حاڵەتە لە دەرەوە ئیسفادەی لێکە ئەبێ جارێکی تر دووبارەی کاتەوە یان با بڵین خۆمان کە لە فەسڵی گەڕان و ئەوانەیە زیاتر ئەچینە دەرەوە بەیان هەتا ئێوارە لە دەرەوەن با لە بەرخۆریش نەبی ئەبێ لازمە 2 ساعات بۆ 3 ساعات جارێ دژە خۆرە بەکاربێنی و تەنانەت بۆ مناڵیش واتە کەسێکە بەیانی دژە خۆرەکە بەکارهێنێ لەسەر دەم و چای ئەمێنێتەوە تاوەکو ئێوارە ئەبێ گۆڕانکاری بەسەرا بێت واتە 2 ساعات بۆ 3 ساعات جارێک دژە خۆرەکە لا دووبارەی کاتەوە بەڵێ 2 ساعات جارێ پێویستەکە دووبارەی کاتەوە چونکە با بڵین ئیسفادەی نامێنێت کاریگەری نامێنێت بەڵێ ئەو دژە خۆری کە بەکاری هێنین پێویستە چۆن ئاگاداری بین واتە هەر دژە خۆرێک لە هەر جوانکاریەک بوو بیکڕێنیان لە هەر پزیشکێک بوو وەریگرین و چۆنەتی ئەو چۆن ئاگادار بین لە کوالیتی دژە خۆرەکان چۆن بناسرێتەوە باش با بڵین دژە خۆر ئەنواع هەیە و برانداتی زۆری شەیە هەم براندات لە بەڵین لە سەیدەلێکانە هەیە لە جوانکاریەکانە هەیە لە دوکانی کۆزمۆتیکەکانە هەیە بەڵام بەڕای من باشترین شتەوەی کە پزیشک بینوسێت بۆ ئەوەی ئەو مادەی تیابێت ئەو پێکاتەی تیابێت کە تۆ ئەپارێزێت لە هەردوو تیشکەکە با بڵین تیشکی سەربنەوەشەی بی و ئەیمان هەیە ئەو دوانەی کە ئەگاتە سەرزەوی ئەم دوانەیە بۆی لە هەردوو بارەکە بتپارێزێ باشتر کە پزیشک بینوسێ ناکرێت تۆ بچیتە دوکانێکی کۆزمۆتیک سیر ئەەکەی لە شوێنێکی گەرما لە بەرخۆرە ئەسڵەن خۆی ئەکسپایر بووە ئەسڵەن لەوانەیە هەر ئەو مادەی تیانە بێت کە تۆ بڵێ کە تۆ ئەپارێزێ لە تیشکەکە یعنی چونکە چەند مادەیەک هەیە پێویستە دژە خۆرە ئەم مادانە هەبێت ئەوە پزیشکەکە ئەتوانێت بزانێت کە ئەم دژە خۆرە ئەو مادەی تیا یا تیاینە یعنی ناکرێت لە بڕی خواوەکیلی ئەڵێ لە دوکانێک هەرچی بوو بێتە بەردەستەوە بیکڕی تەنانەت لە سەیدەلە و لە هەر شوێنێکیش ئەبێت وریای تاریخەکەی بیت وریای جۆرەکەی بیت لەبەرەوە باشترشتەوە لە ڕێگەی پزیشکێکەوە بنووسرێت بۆت باشترێکە بەڵێ دکتۆرە
خۆشت باشتر ئەزانی چەند جۆرێک ئەنواعی دژە خۆرمان هەیە بەشێکی دژە خۆرەکان فۆندێشنی تێکەڵە باشترە دژە خۆرەکە کە ئەیکڕیت بە سادە بێت تەنها دژە خۆر بێت یاخود ئاسایە فۆندێشنەکەش لەگەڵ یا تێکەڵ بکرێت ئێستا هەمانە لە کۆمەڵە براندی باشمان هەیە کە هەم دژە خۆرە هەم فاوندیشنیشی تایە خۆی ئەڵێ ئەگەر تیایی نەبێ پارێزگارێکەکەی باشترێکە بەڵام ئەوانەی کە ئێستا هەیە فاوندیشنی بە بڕێکی کەم تایە ئەمەش ئیسیفادەی هەیە و با بڵێن بە نزیکەی هەمان ئەوەی کە تیایی نیە ئیسیفادەی خۆی ئەگەیێنێت بەڵام چییە کەسمان هەیە ئەڵێ خۆم هەر حەزم لە مکیاجی تر نییە بەسەریا بیکەم کەواتە باشترێکە ئەوە بکڕێت کە کەمێک فاوندیشنەکەی تایە و لەگەڵ دژە خۆرەکە وەک لەوەی کە هیچ دژە خۆر بەکار نهێنێت با بڵین بە هەمان نزیکەی ئەو پارێزگایی لی ئەکا بەڵام تەمان ئەگەر تیایی نەبێت و بەتەنیا دژە خۆرەکە بێ باشترێکە بەڵام خۆ ئەگەر هەر دژە خۆرەکەش بکە خۆی فاوندیشنەکە بەسەریا لەبەرەوە ئەوەی کە بڕێکی کەمیشی تایە هەمان ئیسفادەی لێوەرەگرێت واتە ئەو دژە خۆرە باشترە کە بڕێکی کەم فاوندیشنەکەی تایە یاخود پێشتر دژە خۆرەکە بکەین دواتر فاوندیشنەکە بەسەر با بڵین هەمان شتەگەێنێت هەمان شتە چکە ئەزانین لە ئافرەتانە باوەڕکم بڕێکی کەم هەیە بە مکیاج بێتە دەرەوە لەبەرەوە فاوندیشنەکەی خۆی هەر ئەکات لەبەرەوە دژە خۆرێک بەکار مادەم فاوندیشنی خۆی ئەکا دژە خۆرێ بەکار بێت باتیایی نەبێت بۆ ئەوەی هەم ڕوخساری جوان بێ هەم ڕەنگێکی جوان با بە دەموچاوی هۆم تێکەڵ لەبێ لەگەڵ دەموچاویە و هەم ئەو ئیشی خۆی بکە بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە کە چارێکێک بۆ نیو سەعات پێش چوونە دەرەوە تۆ ئەم جەخۆرت لە ماڵەوە کردبێ بۆی کاتێککە چوونە دەرەوە یەکسەر بەرخۆرەکە ئیشی خۆی بکات و ئەوەش کە بڕێکی بکەم فاوندیشنی تایە و خۆی دژە خۆرەکەی ئەمەشم ئیسیفادەی خۆی ئەگەێنێت کاتێککە دژە خۆرێک دەکڕین لە لای پزیشکەکان بێت وەری بگرین یاخود لە جوانکاریەکان و بیوتیەکان بێت ڕێژێکی لەسەر پێویست ئەکە ئەو ڕێژێ تا چەند بێت نۆرماڵە و بۆ بەکارێنان باشە ئێستا حالین ڕێژەکانەوەی کە هەیە لە 15 هەیە ئەوە لە هەندێک فاوندیشنەتایەتی و سیمان هەیە و پەنجامان هەیە تەمان تاوەکو پەنجایەکە کێشێکمان هەیە لەگەڵ پەنجایەکە ئەوەیە کە زیاتر لە خانمان تەمان پارێزگاری باشترە پەنجاکە بەشێکی زۆری پەنجاکە بەکارێن بەڵێ پەنجایەکە پارێزگارێکە لە تیشکی خۆر زیاتر ئەکا لە سیەکە ئەمە بەپێی داتاکان ئەوەی کە هەیە بەڵام گرنگ ئەوەیە لەسەر و هەموویەوە من ئەڵێم چ سیەکە بێت چه پەنجایەکە بێت نەخۆشەکە بەکاری بهێنێ چکە فەرقی سی و پەنجایەکە لە پارێزگاریکردن لە دژە خۆرەکە فەرقێکی ئەوتۆ نییە وەک بەراورد بەوەی کە بەکاری نەهێنێ چکە بەڕاستی کامیانی پێ جوانترە کامیانی پێ باشترە بە شتێ پزیشک بۆی دانابێ کێشەمان نییە بەس بە شتێ بەکاری بهێنێ ئەمە باشترینیانە بەڵێ دکتۆرە باس لە بابەتێکی گرنگ بکەین کە لەسەر پێستمان دەرئەکەوێت و بەشێکی زۆر لە خەڵکیش بەتایبەتی خانمانیش لەسەر پێستی دەرەکەوێت دروستبوونی پەڵەی تۆخە یاخود دروستبوونی پەڵەقاوەیەکانە لەسەر پێست بابزانین هۆکاری دروستبوونی ئەم پەڵەقاوەیانە خود پەڵەی تۆخ چیە لەسەر پێست هۆکاری دروستبوونی پەڵەی قاوەیی لەسەر پێستمان چەند هۆکارێکی هەیە توانین هۆکارە سەرەکیەکە تا ڕادەیەک یعنی لە هەمووی گرنگتر تیشکی خۆرە هۆکاری ترمان هەیە لە کاتی دووگیانی هۆکارێکە بۆ دروستبوونی پەڵەی قاوەیی ئەمەش بە یارمەتی تیشکی خۆر دیسان تێکچوونی هۆرمۆناتە لە کەسەکە خۆی یان با بڵین کەسەکە خۆی پێستی لە جۆری تۆخە و زیاتر گونجاوە بۆ بەرکەوتنێکی تیشکی خۆر سێرێکی یەکسەر لی دروست ئەبێ یعنی با بڵین چەند هۆکارێکی گرنگی هەیە لە هەمویان گرنگتر تیشکی خۆرە لە وڵاتی ئێمە بە تایبەتی هەروەها حاڵەتی لە ئافرەتانە دووگیانیە هۆکارێکە بۆ دروستبوونی پەڵەی پێست کە پێوترێ پەڵەی دووگیانی لەسەر دەموچاو چەند شوێنێک دروست ئەبێ تێکچوونی هۆرمۆناتە لە کەسەکە یان با بڵین بەکارهێنانی حەبە بۆ بڵین حەبی منەکە لە ناو خەڵکا باوە ئەوەش هۆکارێکە بۆ دروستبوونی پەڵەی قاوەیی لەسەر دەموچاومان بەڵام لە بۆکو واسم کرد لە هەمویان گرنگتر تیشکی خۆرە کەوا ئەکات چەند پەڵەیەکت بۆ دروست بێ کە هەندێکیان لەوانێ چارەسەری قورس بێ هەندێکیشان لەوانێ چارەسەرەکانی ئاسانتر بێت دکتۆرە کاتێک کەسێکە پەڵەی قاوەی لەسەر ڕوخساری دروست ئەبێت ڕێنمایی چێ بۆ ئەو کەسانە چۆن چارەسەر ئەکرێت و کەسێکیش کە خۆی پاراستوتەوەکو ئێستا ئەو پەڵەقاوەیە لەسەر ڕوخساری دروست نەبووە ڕێنمایت بۆ ئەو کەسانش چیە پێویستەکات چی بکەن باشە گریمان ئەو کەسە هاتووە و هیچ پەڵێکی لەسەر نیە و ڕێنمایەکی پێویستە بۆ پارێزگاریکردن لە دەموچاوی وەکو باسم کرد ئەم ڕێکارانەی باسم کرد لە پێشووە بۆ پارێزگاریکردن لە تیشکی خۆر ئەمە
هۆکارێکی سەرەکیە هەم بە بەکارهێنانی کڵاو عینەک هەروەها دژە خۆرەکە ئەمە لە هەمووی گرنگترەوە بە هەروەها خۆپارێزی لە سەعاتە گەرمەکانی ڕۆژە لە سەعاتەی بەیانی تاوەکو 4 ئەسر ئەگەر ئیشێکی زۆر زەڕورت نەبوو خۆت بپارێزی و ئەسڵەن هەن نەچیتە دەرەوە یان ئەگەر ئیشێکت هەیە لە دەرەوە و کارەکەت بۆ شکڵەیە ئەو ڕێکارانەی باسم کرد بیکات زۆر بە درەنگتر پەڵە لەسەر ڕوخسایی دروست دەبێ با بڵێن ئەنگاتە نزیکی تەمەنی 45 ساڵیش لەوانە هیچ شتێک لەسەر ڕوخسایی نەبینی بەڵام ئەو کەسانەی کە دروست بووە با بڵێن دروستبوونی پەڵا ئەتوانین بڵین بە شێکی گشتی ئاسانە ینی لەبەر جۆری پێسمان لەو شکڵەیە لە وڵاتی ئێمە تۆخە بەگشتی و تیشکی خۆرێکی بە قۆتمان هەیە یعنی لەوانەیە چەند جارێک بچیتە دەرەوە تووشی چ سووتانی پێزوی لەبەر خۆر دوایوانەیە دوایی بە ئاسانی پەڵێکت بۆ دروست بێ ئەم کەسێک کە دروست بوو چەند ڕێگایەکی هەیە بۆ هەم چارەسەرکردنی هەم دیسانەوە پارێزگاریکردن لەوەی کە ئەگەر چارەسەری کرد دروست نەبێتەوە بۆی ئەو کەسانەی کە دووکیانن بڵین پەڵیان لەسەر دروست ئەبێ لە کاتی جاری وایە حملەکەیانە ئەبێ بۆستین تاوەکو حملەکەی تاوا ئەبێ کۆمەڵی هۆرمۆناتی گەڕێتەوە باری جێگیری خۆی اینجا دەستکرێ بۆ ڕێکارەکانی طبعا ئەمە دژە خۆری هەر بەکاربێنێ بەڵام وەکو ڕێکایی چارەسەر وەکو ڕێگای چارەسەر باشترە دووگیانەکەی تەواو بێ و چەند مانگێک بە دوای دووگیانەکە هۆرمۆناتەکانی بگەڕێتەوە باری ئاسایی خۆی اینجا کەس هەیە بەهۆی حەبی من ئەوە دروست بووە ئەو کاتە ناچاری پێی ئەڵێ ئەو حەبە بەکارمێنێت چونکە زیاتر و زیاتر و تۆختری شێکاتەوە ئەمە شێکێکە لە ڕێگاکان بەڵام بەگشتی کەسێک کە پەڵی دروست بۆ و ئێمەمانەی چارەسەری بۆ بکەین یەکەم جار ئەڵین خۆت بپارێزە دیسانەوە چونکە من هەرچیت بۆ بکەم هەرچەند پەڵەکەت کاڵکەمەوە هەرچەند عیلاجت بۆ دابنێم ئەگەر خۆت نەبخۆر نەپارێزی دروست ئەبێتەوە وکو خۆی لێتەوە یەکەم ڕێگای پاراستن بەکارهێنانی دژەخۆر بوو و باسمان کرد بەکارهێنانی شتەکانی تر بوو کە باسمان کرد دووهەم کرێمات هەیە یەکەم جار بە کرێم دەست پێکەین لەگەڵ هەموو کەسێکە وا باشترە چونکە زۆرێک لە کەسەکان پێستیان جوابدانەوەی هەیە بە بەکارهێنانی ئەم کرێمە بۆ مەرجی خۆی پاراست بێتەوە لە خۆرەکەم ئەگەر هاتوو ئەمە ئیسفادەی نەبوو با بڵین تەخشیری کیمیایی هەیە توانی بەکاری بهێنی ڕێگای لەیزەر هەیە ئەتوانی بەکاری بهێنی لە ئێستاە با بڵین کۆمەڵێک میزۆ و ئەوانە هەیە بۆ پەڵا بە چەند جلساتێک ئەتوانین بەکاری بهێنین و هەروەها لەسەر و هەمویانەوە کۆی ئەم ڕێگایانە چونکە نەخۆش هەیە پێویستی بە کۆی ڕێگاکانە یعنی چەند ڕێگایەک بەکارهێنین تاوەکو بتوانین پێستی با بڵین بە نزیکەی بەرەو نۆرماڵ بچێتەوە با بڵین وەکو عیلاجەکەی تۆزێ ڕێگاکانی قورسە چونکە بۆچی ئەم ڕێگانە گەینە بەر بۆ نەخۆشەکە سیرەکەی چاک بۆتەوە باش بووە بە دڵێتی پەڵەکەی بەدڵە بزگوێ نایەتێ ئەچێتەوە بەرخۆر دژەخۆر بەکار ناهێنێ ڕێنمایەکان جێبەجێ ناکا بەگشتی سیرێکی وەکو خۆی لێتەوە یعنی لە هەمووی گرنگتر خۆت بپارێزە اینجا دەستکە بە چارەسەرکردن چارەسەرکردن بە چەند ڕێگایەک ئاسانە و ئەگاتەوە نزیکی حاڵەتی خۆی بزمە و مەرجی ڕێنمایەکان جێبەجێ بکات بەڵێ دکتۆرە تاوەکو ئێستا بێگومان ڕۆژانە کۆمەڵێک نەخۆش سەردانتانەکات ئەو چارەسەرانی کە بۆتان کردەوە بۆ لابردنی خاڵەقاوەیەکان لەسەر ڕوخسایی زیاتر ئەو کرێماتانەوە ئەو عیلاجانەی کە بۆتان داناوە زیاتر دەتوانێت ئیسفادی لێ بکە یاخود بەکارهێنانی جیهازەکان لە سنتەرەکانە یاخود بە پێی کەسەکان و جۆری نەخۆشەکەیگۆ طبعاً وەکو باست کرد بە پێی کەسەکە و جۆری پەڵەکە گۆڕێ پەڵای ئەو پەڵەی کە لە حاڵەتی با بڵین دووگیانی دروستە بێت یان ئەوەی کە بە مروری زەمانێکی زۆر دروست بووە احتیمال هەیە بەس بەشی سەرەوەی پێسی نەگرتۆ بەشی ناوەی پێسیشی ئەگرێ ئەمە قورسترە چارەسەرکردنەکەی ناچاری چەند ڕێگایەکی بۆ بەکاربێنی هەم لە کرێمەکە هەم لە لەیزەرەکە هەم لە بڵین لە میزۆ لە پلاسما و ئەمانە ناچاری هەموو ڕێگاکان بگریتە بەر بۆ ئەو جۆرەیان کە با بڵین تەنها بەشی سەرەوەی پێسی نەگرتووە بەشی ناوەشی گرتووە مەجبوری بەپێی کەسەکە چەند ڕێگایەک بگریتە بەر بەڵام کەسێکی ژێ تازە لێ دروست بووە تەنها بەشی سەرەوەی پێسی گرتووە سەیرەکەی ئیسفادە لە کرێمەکەکە و پێویست بە ڕێگاکانی تر ناکە بەکاری بێنێت بەڵێ دکتۆرە خواردنەوەی زۆر ڕێژەیەکی زۆر لە ئاو و خواردنی سەوزە و میوەکان ئەمە تا چەند گرنگە بۆ جوان هێشتنەوەی پێست بەتایبەتی لە خانمانە تا چەند گرنگە زیاتر گرنگی پێ بدرێت گرنگیدان بە ڕوخسارمان یعنی بەڕاستی بۆ خانمان زۆر پێویستە وەکو ئەو ڕێنمانی کە باسم کرد ئەمە جۆرێکە لە گرنگیدان هەروە خواردنەوەی ئاوێکی زۆر نەنگ با بڵین تەنها بۆ پێست هەر بۆ گشت
جسممان بەگشتی ئیسیفادەیەکی زۆری هەیە زیاتر چکە وڵاتی ئێمە بەڕاستی وشکە ئارەق زۆر ئەەکەینەوە ینی خۆرێکی زۆر بە قوتمان هەیە لەبەرەوە ئەو خواردنەوەی زۆر پێویستە هەروە بەکارهێنانی خواردەمەنی هەمە چەشنا هەمە جۆر زۆر ئیسیفادەی هەیە بۆ پێستمان. هەم لە سەوزە هەم لە میوەکان ناکرێتەوە چەند جۆرێک بەس سەوزە بخۆیان چەند جۆرێک بەس میوە یعنی جۆرێک هەڵبژێری بڵێ بس من ئەمەنا هەمە چەشنەی میوەکان ئیسیفادەیەکی زۆر زۆر باش ئەگەیێنێ بە تایبەتی ئەوانەی کە ڤیتامین سییان تایە بۆ دەم و چاومان ینی ئەوەی با بڵێن ئاڤۆگاتۆ ئەمانە هەم بە خواردن هەم بە بەکارهێنانی بە هەموو شێوەیە ئیسیفادێکی باشە وەکو ماسکێکیش بەکاری وەکو ماسکێکیش ئیسیفادەی هەیە بەڵام بۆ مەرجەی لە يعني هەر ئەوە نەبێ نووسرابێ ئاڤۆگاتۆ هەرەوە نەبێ ئەوە ڕێکلامێک ینی بە تایبەتی ئەو ماسکە تایبەت بێ بە پێست و بالفعل تایبەت بێ یان با بڵێن پزیشکی نووسیبێتی یان شتێکی باوەڕ پێکراوێت باشتر نییە خۆت لە ماڵەوە هەر ئەڤۆکادۆکە ورد بکەیت یا بیدەی لە ئەساڕۆ بەکاری بەڵێ بەڵێ ئیسفادەی هەیە ئەوە ئەتوانی ئەتیاتی فرێشترە یانی ئیسفادەیەکی کەمەگەێنێت وەکو خزمەتێک بۆ پێستت ئیسفادەی لێ ئەەکەیت بەس نەک وەکو عیلاجێک با نەڵی وەکو عیلاجێک بەڵام وەکو پارێزگاریکردنێک وەکو خزمەتێک بۆ پێستت ئیسفادەی خۆی دکتۆرە هەر باسی ئەومان کرد باسی ماسکە سروشەکان بکەین لە ماڵۆکە بەکارێنین ئەو ماسکانە ناکە موادی کیمیایی بەکارهێنرێت و لای پزیشکەکانەوە دەنووسێت ڕۆژانە خۆمان لە ماڵەوە ئەو ماسکانی کە بەکاری بێنین بە جۆرە میوەکان یاخود بە هەر شتێکی تر کە ڤیتامیناتی تیاابێ ئەمە تا چەند سوودی هەیە بەپێست و دەبێتە هۆی گرنگیدان بەپێست ڕاستەکەی بەکارهێنانی ماسک لەلایەن بڵین کەسەکان خۆیانەوە ئەگەر سەرچاوەیەکی یعنی زانیارێکی معلوماتی هەبێت قەی ناکە ئێستا بۆ ناڵین ئاڤۆگاتۆ ئەمە بەکارهێنانی ئەتیادیە ئەلۆڤێرا بەکارهێنانی بە شێوەیەک تا ڕادەیەک ئەتیادیە بەڵام کۆمەڵێشتی تر بۆ نمە خەڵک هەیە ماسکی دروست کردو لەسەر لیمۆ و مەحسابی ڤیتامین سی ئەوانسیرەکەی پێستی وشک کردوتەوە سووتانوێتی چکە تەرکیزێکی زۆری تایە بەڕای من چکە هەموو کەس ناتوانێت بۆ شکڵە دروستی بکاکە هەیە و ماسکیش لە دەرەوە هەیە و بە احتیادی بەبێ زۆر ماوادێکی کیمیایی بەڵام بەسەر چاوەیەکی لە سەیدەلەکان ئەتوانی یعنی ئەو نوعانە بکڕی کە زیاتر سروشتین و ئیسیفادەی هەیە بەڕای من باشترێکە لەوەی خۆت لە ماڵەوە کۆمەڵێشت تێکەڵ بکەیت چکە من چەند نەخۆشێکم بینیوە تێکەڵیان کردووە با بڵێن لیمۆ و نازانم هێلکە و ئەم شتانە کۆمەسەیەکەی دەموچاوی زیاتر سوتاوە تەرکیزێکی زیاترە نەیتوانیوە ئەو بۆ شکڵە دەری بکاکە خۆی مەبەستە هەبێت یعنی زیانی پێگەیاندووە لە باتی ئیسیفادە بەڵام هەندێک شتەیە ڕاستەوخۆ ئەتوانی بەکاری بێنی با بڵێن ئەلۆڤێرایش ناڵم بە شێوەیەکی یعنی بەرچاو بەکاری بێنی نا بە شێوەیەکی بەرچاو نا بەڵام هەیە هەر ماسک لە سەیدەلەکان هەیە و سروشتیشە و ئەتیادیشە ئەوکو پارێزگاریکردنیەک وەکو خزمەتێک بە پێست دەتوانی بەکاری بێنی بەڵام بەڵێ کۆمەڵی ڤیتامیناتی تێکەڵ کراوە ئیسفادێکی زۆرتری هەیە چکە تۆ لە ماڵەوە ناتوانانی ئەو تەرکیزەی کە بۆ پێست گرنگە تەنانەت خۆشم ناتوانم ئەو تەرکیزێکی بۆ پێستم گرنگە دەری بکەم لە ماڵەوە چکە ئەو بە شێوەیەکی چەند پرۆسەیەک ئەڕوات تاوەکو ئەگاتە ئەو ماسکێکی ئێمە بەکاری هێنی بەڵێ دکتۆرە لە ئێستا بەشێکی زۆر لە خانمان لە ماڵەوە بۆ تەقشیرکردن لیمۆ بەکارهێنن بەتابەتی ئەو کەسانی کە پێستیان چەورە و بەکارهێنانی شەکرەوردە لەگەڵ یاخود ئەم شتانە ئەمە تا چەند ئەو شتانە ناکەم ڕاستێکی زەویان خانچکە زۆر کەس ناڵێم زۆر کەس ئەو شتەی کردووە لیمۆ بەکارەهێنێ نازام تێکەڵی وەکو تۆڵی کوتێکەڵی نازم هێلکەیان کردووە تێکەڵی شەکریان کە زۆر شت تێکەڵەکەن و لە خوایان بەکارێن و بە دەموچاویانن بەڕاستی لیمۆ خۆی تیژە ڕاستە ئەڵێن ڤیتامین سی تایە بەڵام زۆر تیژە پێستەکان ئەکوژێت یعنی خانەکانی پێستت ئەمرێنێت ناکرێت تۆ بەکاری بێنی هەموو دقی ڕاستە ئەوەی کە پێستی چەورە سریکات جارێک بەکارێنێت تۆ زێرینێکی کاتەوە دوایەوە چێ بەردەوا بن بە ئەمل نایێت یعنی عیلاج هەیە شت هەیە توانی ئەو ڤیتامین سی بە شێوەی سیرەم وەربگیری بە شێوەیەکی تر وەرگیری بە شەوانە دەست بکەوێت لە سەیدەلەکان وەریبگیری یان لە دکتۆرێکی پێست وەری بگیری کە بەکاری بێنی شەوانە زۆر ئیسفادەی زیاتر تاوەکو خۆت بەردەوامی لەسەر ئەو ڕێگەیانەی تر بەڵێ دکتۆرە مەرجە کەسێک کە تەمەنی بەرەوسەر ئەچێت تەمەنی دەگاتە 40-50 ساڵەکان ئەم کەسانە خاڵی ڕەش لەسەر ڕوخساریان دەربکەوێت باو بڵێ وەکو مەرج نییە چکە کەسمان هەیە خۆ دەزانی ئەمانەی کە زۆر ناوبانکیان هەیە لەوانەیە 6 ساڵیش من هیچ شتێک لەسەر دەموچاویان دەرنجۆ با بڵین ڕێنمایەکان و پارێزگاریکردنەکەی بە مروری زەمەنی ژیانی لە خۆر با بڵین هەر لە مناڵەوە هەتا گەورەبوون و هەتا گاتە ئەو تەمەنە
ئەوە دیاری ئەکا کە لە تەمەنی چەنا تۆ پەڵێک لەسەر دەموچاو دەرەکەوێت هەتا خۆت بەپارێزی هەتا ڕێنمایەکان بە جێبەجێ بکەی زۆر بە درەنگتر با بڵێن کەس لەوانێ من و شوتۆش و زۆر کەسیش بزانێت خەڵکەیە 56 ساڵە هیچ شتێک لەسەر دەموچاوی با بڵێن لەسەر پێسی لەسەر پشتی لەسەر دەستی هیچ دەرنەکەوتەوە بە پێچوانەش کەسێ تەمەنی کەمە هەستەکەی 30 ساڵە ئەیبینیت ئەڵەی 50 ساڵێکە ینی نەک ئەڵەی 50 ساڵێکە با بڵێن پەڵەکەی بە ڕێژەی 50 ساڵێک لەسەری دەرکەوتووە لەسەر دەرکەوتەوە بۆ لەبەرەوەی هیچ بڕێنمایەکی جێبەجێ نەکردەوە خۆی نەپاراستەوە چکە خۆی ئەسڵەن تیشکی خۆر هۆکارێکە بۆ دروستبوونی چرچی و پەڵە لەسەر دەموچاو کە تۆ بە درێژایی تەمەنت با بڵێن ئەگەیتە 56 ساڵ هیچ خۆت نەپاراستەوە بێگومان لە 30 ساڵیە ئەو پەڵانە لەسەر دەرەکەوێت کە ئەڵێ هی تەمەنی 50 ساڵێکە یعنی با بڵێن وەکو مەرج نەخێرمەرج نییە بەڵام لەسەر ڕێنمایەکان لەسەر خۆپارێزی لەسەر ئەو عیلاجانە ئەوەستێت یان تا چەندێن خزمەتی خۆت و پێسی خۆتت کردووە. بەڵێ دکتۆرە کاتێک کەسێکە بە تیشکی خۆر دەموچایی ئەسووتێت یاخود بە پەڵی گەورە لەسەر دەموچایی دروست ئەبێت کە ئەمە جیاوازە لە دروستبوونی پەڵەقاوەیە کە ئەمە سوتاوە بەهۆی تشکی خۆرەوە ئێوە لێ خۆتان چۆن چارەسەری بۆ ئەەکەن یاخود بەکارێنانی دژەخۆر تەنها لە وەرزی هاوینە زەڕورە یاخود پێویست ئەکا لە وەرزی زستانی شاد دژەخۆرێکی تایبێت بەکاربێن وەکو باسم کرد پێشتر ئەو دژەخۆر بەڕاستی ئەبێت لە هەموو فەسڵەکانە بەکاربێنرێت دەبان لە هاوینە زیاتر و لە زستانی شا بە هەمان شێوە تمەگەر هەر ڕۆژێکی پاران و بەفریش بە احتیمالی لە سڵ هشتا ئەڵێ لە سڵ هشتا نەک وەکو احتیمال با بڵێن علمین ئەڵێ لە سڵ هشتای تیشکە کاگاتە سەرزەوی کەواتە تۆرە بێ بەکاربێنی ئەمە وەکو بەکارهێنانەکە ئەفۆ پرسیارەکەی ترت وتم ئەو کەسانی کە بە تشکی خۆرەکە دەموچایی ئەسووتێت ئێوە خۆتان کە سێردانتان دەکات چۆن چارەسەری بۆکەن ئەوەی کە تشکی خۆری با بڵێن ئەسووتانێکی تووشە بێت بڵێن ئەڕاتە دەرەوە مەفەتێکی زۆر لە بەرخۆرە بێ سوور ئەبێتەوە ئەمە پێوترێ سووتانی بەرخۆر سند بێنی پێوترێ با بڵین لەبەرەوەی ئەسڵ دژەخۆری بەکارێنە ئیشەکەشی ڕۆژ تایوارە بڵین ئەو ڕۆژە لەسەر بەرخۆر بۆ سوتاوە بە تەواوەتی ئەمەش زیانی خۆی هەیە تا ڕادێک با بڵین ئەم سووتانانە هەتا زیاتر بن لەسەر دەموچاوی کەسێک با بڵین بە مروری ژیانی زیاتر دروستبوونی خانەی ژێرپەنجەکان لە تەمەنی پیری 60 ساڵەیە زیاترەکات کەسێک کە کەمتر ئەم سووتانانی توش بە مروری ژیانی ئەم حاڵەتەی کەمترێکە لە کەسێک کە تووشی نەبوو بێ ئەو کاتە ئێمە چارەسەری بۆ ئەنووسین کاتێکەیەت تەمان پێستەکەی فڕە ئەیات ئەسووتێ ئەو ماوەیە وەکو بڵین پێڵینی لێت ئەبێ کۆمەڵە کرێمات هەیە کە تایبەتە بە سوتاوێکە بۆی دائنین و ڕێنماییشی ئەەکەین کە کاتێکی جریان با بڵین جارێکی تێچوونە دەرەوەی لەو شکڵی هەبێ هەتا ئەتوانێت خۆی بپارێزێت و جێخۆر بەکاربێنێ بۆ ئەوەی تووشی ئەم حاڵەتە سووتانە بێتەوە چونکە ئەم حاڵەتە سووتانە بێجگەلەوەی کە زیانێکی شاراوی هەیە کە لە تەمەنەکانی تراوەکو باسم کرد دەرەکەوێت زیانێکی ڕاستەوە خۆش لەوانەیە لە دوای چاکبوونەوە بە پێم سووتانە پەڵەیەکی قاوەی لەسەر دروستکە چکە بۆ پێستەکەی ئەسووتێت و فەڕی ئەیە احتیمالە لە چاکبوونەوە ئەو کەسا ئەو پێستەی کە دروست ئەبێتەوە لەسەر ڕوخساری بە شێوەیەکی کاریگەری بەڵێ بە شێوەیەکی قاوەی لەسەر ڕوخساری دەرکەوێت لەبەرەوە ڕێنمایەکەی ئەەکەین و چارەسەرەکەی بۆ ئەوکەین ئەو وەکو ئەوە بە کۆمەڵە کرێمات توشتی خۆیەتی بەڵام ڕێنمایەکەی بۆ جارێکی تر بۆی ئەو حاڵەتی توش نەبێتەوە لە هەمووی گرنگترێکە بەڵێ دەستەکان خۆش بێت کتۆریگار من هیچم نەمەوە لە کۆتای پرۆگرامەکە چیت هەیە دەتوانیت بۆمان باسکەیت کە تایبێت بێت زۆر سپاس بۆ تۆ زریانخان زۆر سپاس بۆ کەناڵە پەرێزەکەتان و هەروە زۆر سپاس بۆ بینەرانی ئازیزیش کە سەری ئەم پرۆگرامە ئەکەن و ڕێنمایەکەم هەر ئەوەیە هەتا ئەتوانی خۆت بپارێزی لە خۆر بۆ خزمەتی پێسی خۆت بکەی و هەروەها ئەو دیژە خۆرانەی بەکاری ئەهێنی با بڵین ئەو مەوادانی لەسەر پێستت بەکاری هێنی باشتر لەم پزیشکەوە بنووسرێ نەک خۆت بچی بکە چکە ئەسڵەن زۆر کات هەیە ئەچی ئەیکەیسێکە ئیکسپایر بووە لە بەرخۆر هەڵگیراوە یعنی هیچ ئیسفادەیەکی نییە ئەمە ینی خاڵێکی زۆر گەنگە چکە زۆر تووشێ و کێشانە ئەبین کە ئەچن لە هەموو شوێنێک شتەکان ئەکڕن و دوایی پەڵی بۆ دروست ئەبێت دەموچاوی ئەسووتێت دوایەتەوە وێرە سێرێکی هۆکارەکەی دەرمانێکە یان ماسکێکە یان دژەخۆرێکە کە بەکارهێنا و ئیسفادێکە زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ تۆش ئەسیزانم بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوە ئەخوازم پرۆگرامی ئەمڕۆژمان جێگەی سود و ڕەسامەندی ئێوەی ئەزیز بێت و سوودێکمان بە ئێوە گایان بێت تاوەکو بشتوانن بە تایبەتی لە وەرزی هاوینە گرنگی بە پێستان بدەن و پێستان لە تیشکی خۆر بپارێزن هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک خۆتان لەگەڵ